تێکەڵبوونی پاشماوەی سلێمانی و کارگەکانی ناوچەکە بە ئاوی تانجەرەوە ژینگە و تەندروستی هاوڵاتیانی خستۆتە بەردەم مەترسیەکی گەورە. بە شێوەیەک وەزیری ژینگەی عێراق دەڵێ پیسی ئاوی تانجەرۆ هۆکاری توشبوونی هاوڵاتیانە بە نەخۆشی شێرپەنجە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سروە عەبدولواحید وەزیری ژینگەی عێراق ڕایگەیاند لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە کار بۆ پاکردنەوەی ڕووبارەکانی دیجلە و فورات و تانجەرۆ دەکەن. ڕاستە پێشتر چەند هەنگاوێک هەبووە و پرۆژەیەک هەیە کە شتێکی گەورە بکرێت، ئێمە ئەو پرۆژەیە بۆ دواتر ئەکەین. ئێستا کار لەسەرەوەکەین کە چەند مەحەڵەیەک دروست بکەین، ئەگەر لە سێ نقطەشا دروستی بکەین ینی ئەتوانین کۆنتترۆلی ئەم پیسایی ئاوڕۆ و ئەوانە بکەینەوە و ئێمە جددین هیوادارین کە هەرێمی کوردستانیش بە جددی لەگەڵمانە بن لەبەرەوەی کە ئێمە چەند جددیش بین ئەمان ئەبێت هاوکار بن بۆ ئەوەی کە نەخێرەوە نییە لەگەڵمانن هیچ ڕێگریەک نییە. ئەم بەڵێنەی وەزیرەکەی عێراق لە کاتێکدایە بەشێکی زۆری ئەو پاشماوانەی دەڕژێنە ئاوی تانجەرۆوە هی کارگەکان و بەشێکی کارگەکانیش کەسانی دەستڕۆیشتویان لە پشتە و ڕوون نییە کە ئامادەن لە ناوچەکە دوور بکەونەوە. جێگری پارێزگاری سلێمانیش لە وەڵامی ئەم گومانانەدا دەڵێ وەک حکوومەتی خۆجێیی سلێمانی لە پشت پرۆژەکەەوە دەبین. نانا بە دڵنیاییەوە ئێمە نەگەر وەک پارێزگای سلێمانی هەر وەکو حکوومەتی خۆجێیی سلێمانی پاڵپشتی لە هەموو هەنگاوێکی گرنگەکەین گەورەکەین بە لە بابەتی ژینگە لە بابەتەکانی تر وە ژینگەش بابەتێکی گرنگە بەلامانەوە و ئێمە لە ماوەکانی ڕابردوو لەگە بەڕێز جەنابی جێگری سەرک وەزیران سەردانی فەرمانگەی ژینگەی سلێمانی کراوە لەوێ کۆمەڵە ڕێکار مناقەشە کراوە کۆمەڵێک بڕیار دەرکرا کە پابەندبین پێوە و دواتر لەگەڵ حکوومەتی ئیتیحادی مناقەشە کراوە لە سەردانی بەڕێز جێگری سەرک وەزیران بۆ لای بەڕێز سەرک وەزیرانی عێراق و ئەمەش هەر لە چوارچێوەی ئەوە ئەمڕۆ بەڕێز وەزیری ژینگەی حکوومەتی ئیتیحادی سەردانی کردو ئەم سەردانە گرنگەوە ومێ دەکەین هەنگاوە کردەیەکان بە زووی دەست پێ بکەن. بڕیارە چەند وێزگەیەکی خێرا بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆی تێکەڵبوو بە چەمی تانجەرۆ بنیات بنرێت. بۆ ئەو مەبەستەش بڕیارە ئەم مانگە چەند کۆمپانیایەک دەست بە کارەکانیان لەو بوارەدا بکەن. ئەم بەڵێن و هەنگاوانە بۆ خەڵکی سلێمانی و بەتایبەت تانجەرۆ نوێنین، بەڵکو ئەوەی نوێ و ئەگەر بکرێت چوونە بواری جێبەجێبوون و پاکردنەوەی چەمەکەیە بەپێی ئەو پلانەی باز دەکرێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.